هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئێران. کۆبوونەوەی لوتکەی نیوان بایدن و پوتن. خاوەن پێداویستە تایبەتەکان و وەرزش. تەماشاچی لە خۆشەویست سیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورکنەکشن هەینی هێژدەی مانگی 6 ساڵە 2021 درود من جاین دیلان پێشکەشتان کەم ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بۆنە سەر. دەنگدەران لە ئیران ڕۆژی هەینی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری کوێنێ بەرەو دەنگدان دەڕۆن، بەڵام بێدەربەسی و گوێنەدان لە وڵاتانی ناوەڕاستیش زۆرە بەهۆی چوونەسەرەوەی پەتای کۆرۆنا و هەروەها وێرانی بارودۆخی ئابووری. ڕۆحانی دوو ترمی بەسەر برد و چەندین کاندید هەڵبژاردنەکاندا کشانەوە یاخۆد ڕێگەیان پێنەدرا. ڕۆژی چوارشەممە دوو لە کاندیدە تونندڕەوەکان کشانەوە و پشتیوانی خۆیان بۆ ئێبراهیم ڕەئیسی دەربڕی، سەرۆکی پیشووی بانگی ناوەندی عەبدولناسر هێمەتی و ئەوانەی تر لە پێشبڕێگەدا لە ڕێفۆرمێستەکان کە لە ڕێفۆرمەستەکانن. شترۆڤەکاران دەڵێن براوە ڕەئیسی تەمەن 6 ساڵەیە کە پشتیوانی لە خامانەی دەکات و هەروەها تێگەڵاوی ڕابردووی ڕەئیسی لە پێشیلەکانی مافی مرۆڤ دەیکاتە سەرۆکۆمارێکی پڕکێشە بۆ ڕۆژاوە. ئیرانیەکان ئەمڕۆ دەچنە بنکەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ، بەڵام بە ڕێگانەدان بە چاودێرانی نێونەتەوەیی ڕەخنەگەران دەڵێن هەڵبژاردنەکە دوورێ لەوەی ئازاد و ڕەوا بێت، هەروەک لەم راپۆرتەدا دەبینین لەوانەیە ژمارەیەکی کەم لە هەڵبژاردنەکاندا بەشداری بکەن. ئابووری ئێران لە ماوەی زۆربەی 3 ساڵی ڕابردوودا زیاتر لاواز بووە، بەشێکی زۆریشی بەهۆی ئەو سزایانەیە کە سەرۆکی پێشووی ئەمریکا داناڵد ترامپ پاش کشانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنی ناوکی ئێران لە ساڵی 2018 جارێکی تر سەپاندوونێتەوە بەسەر وڵاتەکەدا و تارانی تاوانبار کرد بە ناسەقامگیرکردنی هەرێمەکە کە تاران نکۆڵی لێ دەکات. ئەم سزایانە بە شێوەیەکی بەرچاو کاریان کردوتە سەر ئابووری ئێران، بەڵام لەسەر هەموویانەوە ئەمە کاریگەریەکی زۆری هەبووە بۆ سەرخەڵکی ئاسایی ئێران کە بەدەست بەرزبوونەوەی نرخ و دابەزینی بەهای دراوە دەناڵێنن. بێگومان لە بەرامبەر ئەم پاشەکشەیەدا ئێران بەهۆی ڤایرۆسی کۆڤید-19ەوە زۆرترین ڕێژەی گیان لەدەستانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبووە. هاوکات ئەم ڕووداوانە ئێرانیەکان ڕۆژی هەینی جێگرەوەی سەرۆک حەسەن ڕۆحانی هەڵدەبژێرن. پاش ئەوەی لە ڕۆژی چوارشەمە 3 کاندید کشانەوە لە ئێستادا تەنها 4 کاندید لە پێشبڕکێکەدا ماون، هەمویان لەلایەن شورای نیگەهبانەوە پەسەند کراون و پاڵێوراون. سیانیان لە بەرەی توندڕەوی کۆنەپارێزەکانن، تەنها یەکێکیان لە ڕیفۆرمخوازەکانە. خودی ڕژێمی ئێران لە هەموو هەڵبژاردن دووبارەکانیدا و لە کەوانەیەکدا لە ساڵی 2009 باڵێکی سیستەمە سیاسیەکەی خۆی وێران دەکات، ئاڵۆزێکی زیاتر بۆ پەسەندکردنی کاندیدەکان دروست دەکات و بێگومان بەبوونی خامنایی وەک ڕابەر سیستەمەکە زیاتر دەبات بەلای ڕاستڕەوە توندڕەوەکاندا. ئێران کەوتە ژێر کاریگەری زنجیرەیەک ڕوودا و کە ئەم دیمەنەی ئێستای هەڵبژاردننی هێنایەکایەوە. هێرشەکەی ئەمریکا کە ژەنڕاڵی هێزەکانی قودسی ئێرانی قاسم سولەیمانی لە مانگی 1 ساڵی 2020دا تیادا کوژرا بووە هۆی تووڕەیی بەربڵاوی خەڵکی. چەند ڕۆژێک پاش ئەو ڕووداوەش هێزەکانی ئێران بەڕێککەوت فڕۆکەیەکی نەفەر هەڵگری ئۆکرانیەیان بەردایەوە کە بووە هۆی خۆپیشاندانی دژە حکوومەت. جا بازنەیەک ڕووداوی پەیوەست بە یەکەوە ڕوویاندا کە کاریان کردە سەر هەستی خەڵکی و لە مانگی 11 ساڵی 2019دا خۆپیشاندانەکانی دژ بە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیش بە شێوەیەکی دەڕەندانە سەرکوت کران، بۆیە خەڵکی ئاسایی ئێران لەگەڵ دەنگداندا نیەن. ئەوەی کە چاوەڕوان دەکرێت بیباتەوەی ئیبراهیمی ڕەئیسی تەمەن 6 ساڵانی سەرۆکی دەستگای دادوەریە. شارەزایان دەڵێن ڕابردووی ئەو لەسەر تێوەگلانی لە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤدا دەیکات بە سەرۆکێکی پڕکێشە بۆ وڵاتانی ڕۆژاوە. بەداخەوە ئەو بەناوبانگترینە بۆ شەرمەزاری سەرپەرشتیکردنی ئەوەی کە پێی دەگوترێت کۆمسیۆنی مەرگ لە کۆتایەکانی 1970کاندا کە فەرمانی کوشتنەکانی ئایەتوڵڵا خومینی جێبەجێ دەکات و زیاتر لە 5,000 زیندانی سیاسی لە تاراندا کوشت.
ئێران بە شێوەیەکی بەرچاو پیتاندنی ناوکی خێرا کردووە و بڕوا دەکرێت تەنها چەند مانگێک دوور بێت لە کۆکردنەوەی سوتەمەنی پێویست بۆ بەدەستێنانی بۆمبێکی ناوکی. بەڕێوەبەرایەتی بایدن تاوتوی دووبارە چوونە ناو ڕێکەوتنە ناوکیەکەی ساڵی 2015 دەکاتەوە، بەڵام تەنها لە کاتێکدا کە ئێران پیتاندن ڕابگرێت. ئێران دەڵێت دەبێت سەرەتا ئەمریکا سزاکان لابدات. لە ئێستادا وتوێشکردن بۆ ئەو مەبەستە لە ڤیانە بەردەوامە. هەڵگرتنی سزاکان شتێکی گەورە دەوێت، لەوانەیە کاریگەریەکانی نەهێشتایە کەواتێکی زۆری بۆ خەڵکی ئاسایی ئێران دەبوو. من پێم وایە ئێرانیەکان ئەمڕۆ کەمتر حیساب لەسەر ڕێکەوتنی ناوەکی دەکەن و کەمتر متمانەیان بە ئەمریکا یان وڵاتانی ئەوروپا هەیە. هەموو کاندیدەکانی سەرۆکایەتی ئێران پشتیوانی لە وتوێژەکان دەکەن بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوکیەکە. چاوەڕوانی ئەوە هەیە لەگەڵ تەواوبوونی هەڵبژاردندا ڕەنگە متمانەی زیاتر بەلایەنی ئێرانی لە ڤیێنا دروست ببێت بۆ ئەنجامدانی ڕێکەوتنەکە. لە کاتێکدا ڕێبەری باڵا عەلی خامنەی لە هەشتاکانی تەمەنیدایە چاوەڕوان دەکرێت لە ساڵانی داهاتوودا دەسەڵات بگوازێتەوە بۆ جێگرەوەکەی، ئەمەش ئاستەنگەکانی کە ڕوبەڕووی سەرۆکی داهاتووی ئێران دەبێتەوە ئاڵۆزتر دەکات. هەزاران پەنابەری کورد لە بارودۆخی سەخت و دژواردا لە کوردستانی عێراق دەژیان. ئەو پەنابەرانە نە ئومیدێکیان بە باشترکردنی ژیانیان هەیە و نەگۆڕینێک لە سیستمی ئێراندا و چارەنووسیان لەلایەن نووسنگەی نەتەوەی گرتووکانەوە دیاری دەکرێت. پەنابەرە کوردەکانی ئێران کە لە هەرێمی کوردستانن نەمتمانەیان بە هەڵبژاردنەکانی سەر و کۆماری ئێران ماوە و نەهیواشیان بەوەیە کە گۆڕانێکی بنەڕەتی لەو وڵاتەدا دروست بێ. ڕوحانی خۆی کاندیر کرد لە بۆ میلەتی ئێرانێ دیارە هەمووی دەگریتەوە، نەگوڵی لە بۆ حەزەمەکان ویان لە بۆ فارس و کورد لە بۆ هەمووی دەگریتەوە لە سەرکردەیەکی ئێرانیە. قەولی ئەوەی داوتیە من زمانی دایک لە مەکتەبەکان دەکەمەوە، بەڵام بەداخەوە بەجێ نەگەان. ژمارەیەک لە پەناخوازانی کوردی ئێرانی لە کوردستانی عێراق هاوسەرگیریان کردووە و ساڵانێکە لەوێ دەژین. ژمارەیەکیان گوازراونەتەوە بۆ وڵاتی سێهەم و هەندێکیشیان لە کوردستانی عێراق ماونەتەوە و بە ژیانێکی قورستا تێدەپەڕن. لە دوای ساڵی 2007 و بەهۆی قەیرانی ئابووری وڵاتی ئێرانەوە کە لە ئەنجامی گەماڕۆکانی ئەمریکا ڕوبەڕووی بووەتەوە، زۆرێک لە ئێرانیەکان بە تایبەت کوردەکان بە دوای کار و دابینکردنی ژیانیان ڕوویان لە کوردستان عێراق کردووە. بەداخەوە ئەمە هیچ ئاسەیەکی ڕوون نابینن بەرامبەر بە دواڕۆژی ئێران ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپبوون دەچاوە. هیچ بە تەماوی نیم بگەڕینە سەر وڵاتێک کە نەهامەتی ڕۆژ بەرۆژ زیاتر دەکا و پێمان خۆشە بەرەو هەندەران بڕۆین، بەرەو وڵاتی ئەوروپا بڕۆین بە کۆتایی بەو ژیانە ناخۆشەی خۆمان بینێ کە تووشمان بووە. ژمارێکی زۆر لەو پەنابەرە کوردانە ئێران ئەو کەسانن کە بەهۆی چالاکی سیاسی خێزانەکانیانەوە لە کەمپەکانی کوردستانی عێراقدا دەژین. نمونەکە مەسەڵەن بابم 40 ساڵ خەباتی کردووە، 40 ساڵ لە پێناوی کە ئازادی بێت، ڕۆژێک بێت و ئازاد بێت بگەڕێتەوە بۆ خاکەی کە لێ لەدایک بۆ کە خاکێک بەجێ هێشتووە، بەڵام بەداخەوە کۆچی دوایی کردو بەو ئاواتەی نەگەیشت کەوا ئێمەش ئەوە دەگەینە 30 ساڵ بەو ئاواتین کە بۆ جارێکیش زێدی بابوا پیرمان ببینین. هەژدەی مانگی ڕابردوو بوو کە پەنابەرێکی کوردی ئێرانی بە ناوی محەممەد مەحموودی لە بەردەم بینای ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکانە وەک ناڕەزایەتی بەرامبەر بە دووخینا لەباری ژیانی ئاگری لە جەستەی خۆی بەردا و گیانی لەدەستا. بە گوێرەی راپۆرتی چالاکوانانی مافی مرۆڤ نزیکەی 30,000 پەنابەری کوردی ئێرانی لە کوردستانی عێراق لە چاوەڕوانی گواستنەوەدان بۆ وڵاتێکی سێهەم لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە. هەروەکو لە راپۆرتەکاندا بینیمان ئەمڕۆ ئیرانەکان دەشنە بنکەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی یەکێک لەو کاندیدانە کە بوو 4 ساڵی تر وڵاتەکە بەڕێوە دەبات. هەدی سۆفیزادە لێکۆڵە ڕۆژارەزای ئیران و وڵاتانی کەوکاس ڕاستەخۆ لە ڕگای سکایپەوە لەگەڵماندایە کە هادی بریار وابوو لە ئۆسۆی نەڕۆژ لەگەڵماندا بێت، بەڵام دیارە لە شاری مەلاگەی ئیسپانیادا ئێستا کە لەگەڵماندایە. کاکادی خۆشاتەوە بەڕامەیی کورد کۆنەکشن پێشبینیکردن ئایا کارێکی ئەستەمە یان ڕۆنە ئەمڕۆ کێ لەم هەڵبژاردنە دەباتەوە؟ هەربژین و سڵاو بۆ بینەرانی دەنگی ئەمریکا.
ڕاستیەکەی پێشبینی سەختە چونکە بەپێی هەموو گریمانەکان و بەپێی هەندێک ئەو سیاسەتی نێونەتەوەی مرۆڤ هەست پێ دەکات کە ئیبراهیمی ڕئیسی کە شانسی زۆرتری ببێت کۆدەنگێکی زۆر تێسەکرابێ یا بڕیار درابێ ئەساسەن ئەو ببێتە سەر کۆمار بەڵام ممکنە پێچەوانەی ئەمەش سەدق بکە هەروەکو بینیمان لە ساڵی 76 ئێرانی ئەو کات لە نێوان خاتەمی و ناتقی نووری زیاتر ئەو پێشبینیە دەکرا کە ناتقی نووری هەڵببژێرێ بەڵام پێچەوانەکەی دەرچوو ئەمەش ممکنە حاڵەتێکی وابێ بەڵام لە هەر سوورەتەکە هەر کامێک لەو نامزەدانە بیبنەوە یا بڵین دەنگ بەدەست بێنن فەرقێکی ئەوتۆ ناکە چونکە ڕژیم محاسباتێکی زۆر پتەوی کردووە بۆ چارەنووسی هەم سیستمەکەی و هەم بەپێی ئەو تایبەتمەندیانەی کە ئەمڕۆکە جیهان پێیدا ئێران لە جیهان لە سیستمی جیهانیدا تێدا تێپەڕ دەبێت. بەسکا کادی لەو بڕواایدان ئەمە هەڵبژاردنێکی ئازا و ڕەوابی یان خۆدەمە شانۆگەریەکی ترە. بێگومان هەڵبژاردن لە قاموسی ڕژیمی ئێراندا نەبووە تا بە ئەمڕۆکە بڵێن هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڵام ڕژیم زۆر زیرەکترە لەوەی کە خەڵکی ئێمە تەسەورکەن یا لە بەحثێکی ئاوادا لەبەرەوەی ڕژیم هاوکار لەگەڵەوەی هەڵبژاردننی سەرکۆماریە هەڵبژاردننی شوڕای شار و لادەیشە کە لەوێژە هەندێک خەڵک ئینترێسەی هەیە هەڵبژاردننی شار و لادێ بەمە خۆیان ناویان ناوە تەجمیعی هەڵبژاردن تەجمیعی انتخابات بۆیە توانویانە زۆر باش پرۆسەکە بەپێی چاوەڕوانیەکانی خۆیان ئەوەی کە خۆیان ویستویانە تا ئیستا کە من ئەیبینم بەدەستیان هێناوە لە ڕاستیە. کاکە دیوەکو باز دەکرێت ڕئیسی لە نزیکانی خامانەیی و لە توندڕەوەکان هەژمار دەکرێت تا چەند دەتوانی هەڵبژاردننی ئەو ببێتە دەردەسەریک بۆ ڕۆژاوە یاخود لەگەڵیاندا ساز بێت. هەروەکو وتم کە پەیوەندی هەیە هەڵبژاردن لە ئێران پەیوەندی بە مناسباتی جیهانیەوە هاتنی بایدن یا بڵین دەستا و دەستکردنی دەسەڵات لە ئەمریکا ئەو فرجەی بۆ دەوڵەتی ئێران پێکێناوە کە ئەمان لێرە نوێنەرێکی تایبەت بە خامنەی یا تەیفی ئوسولگەرا بێنە سەرەوە لەبەر ئەوەی کە ئەمان دڵنیان کە لە 4 ساڵ ویا لەوانەیە 8 ساڵی داهاتوودا هیچ مەترسیە لەلایەن وڵاتانی ڕۆژاواییەوە لەسەر ئێران نەبێت. بەڵام ئێستا ئێران لە ناوخۆیە فشاری لەسەر فشاری ناوخۆیی هەندێک کلێنیان تێکەوتووە و بۆ ئەوەی کە ژەهری چاو لە خەڵک بگرن لە خەڵکی خۆیان ڕئیسی ئەهێنە سەرکار بۆ ئەوەی کە ترسێکی جیهانیان نییە ینی بەپێی ئەو پەیوەندیە نێونەتەوەیانە بۆیە بەشێ لەو هەڵبژاردننی ڕئیسی یا ئەگەری هێنانەوەی ڕئیسی پەیوەندی هەیە بە بارودۆخی جیهانیەوە کە لە ڕاستیە لە بەرژەوەندی ئێراندایە. کاک هەدی لەگەڵماندا ببینە دوای گەڕێنە وڵاتان. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و ڤلادیمیر پوتین هاوتا ڕوسیەکەی بە هەڵسەنگاندنی پۆزتیفانە بە کۆبنەوەکەیان کۆتایی هێنا بەڵام جیاوازی ڕوون و ئاشکرا ماوە هێشتا تکایە هەرکوتمە لەگەڵماندا بن پاشام ڕاپۆرتە دەگەڕێنەوە لای کاکادی. لە نێو ئەم ڤێلایی سویسری لە ژنێڤ ئاڵوگۆڕێکی مجاملاتی دیپلۆماتی کرا ئەوەی سەرۆک بایدن دانی پێدانە. شێوازی قسەکردنەکان لە تەواوی کۆبنەوەکاندا کە وابزانم 4 کاتژمێری خایان باش و پۆزتیڤ بوون. ڤلادیمیر پوتینی هاوتای رووسایی هەمان شتی گوت. قسە و باسەکانمان ئەو پەڕی بنیادنەر بوون. هەردوو سەرۆک کۆکن لەسەر دەستکردن بە وتوێژەکانی سەقامگیری استراتیژیک و ئاسایشی سایبەری. ڕاستەکە ئەوەیە ئێمە لە شێوازی سزادانی یەکتری دوورکەوتوونێتەوە. هەروەها هەوڵ بۆ نزیکبوونەوە لە بواری پەیوەندی دیپلۆماسیەکان دەدرێت. ئەوە کارێکی زۆر گرنگ و سوودی بۆ هەردوو لا دەبێت. بەڵام سەبارەت بە دەرەنجامی کۆنکریتی و گۆڕان لە ڕەفتارەکانی رووسیادا ئامانجی ئەوە تەنها لە 2 مانگی داهاتوودا دەردەکەوێت.
بەڵام گوێڕای بەستنی کۆبوونەوە لووتکەیەکە لە ڤێلاکەی سویسرایی سەدەی 19ەم واتە ئەو شوێنەی ڕێکەوتنە مێژوویەکانی ڕابردووی تێدا کرا ناکۆچیەکان و جیاوازیەکان دەمێنن بە تایبەت لەسەر ئۆکرانیا واتە ئەو وڵاتەی کە شەڕی بۆ چەندان ساڵە تێدایە لە نێوان سوپای ئۆکرانی و جوداخوازان ئەوانەی رووسیا پشتیوانی و کۆمەکیان دەکات. من وابەستەی نەگۆڕی ئەمریکام بۆ سەروەری و یەکپارچەیی خاکی ئۆکرانیا دەربڕی. ئۆکرانیا هەوڵ دەدات ئەندامەتی لە نێو هاوپەیمانی ناتۆدا بەدەست بێنێت ئەوەی مۆسکۆ گوتێتی پەسەندی ناکات. سەرۆک بایدن جەختی کرد لە پشتیوانیکردنی لە مافەکانی مرۆڤ لەوانە چارەنووسی ئەلەکزی ناڤاڵنی ڕابەری ئۆپۆزیسیۆنی بەندکراوی رووسی. سەرۆک پوتن سەرکوتکردنی نێرانی سیاسی خۆی ڕەت کردەوە و ئاماژەی بە بێسەروبەریەکان لە ئەمریکا کرد ئەوانەی میانەی ناڕزایەکانی ناسراو بە ژیانی ڕەش پێستان گرنگە. سەرۆک پوتن لە مەڕدۆزی ئەلەکسی ناڤاڵنی کۆڵ نادات. ناڤاڵنی گەڕایەوە بۆ رووسیا خۆی بە مەبەست ویستی دەست بەسەر بکرێت و ئەوەی ویستی ئەنجامیدا. سەرۆک بایدن ڕوونی کردەوە کە ئەو لە سەرۆک دۆناڵد ترەمپی پێشخۆی جیاوازە ئەوەی لە ساڵی 2018دا لایەنی سەرۆک پوتینی گرت لە بری ئەوەی پشتیوانی لە ئاژانسەکانی هەواڵگیری ئەمریکا بکات لەسەر دەستوەردانی مۆسکۆ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکای ساڵی 2016. سەرۆک پوتین ئەمڕۆکە زۆر بەهێز و تواناوە نکۆلی لە دەستەوەردانی وڵاتەکەی کرد. من بەڕوونی گوتم ئێمە ئەو هەوڵانە قبول ناکەین. ئەوانەیە بۆ پێشکردنی سەروەری دیموکراتیمان دەدرێن یان تێکدانی هەڵبژاردن دیموکراتیەکەمان ئێمە کاردانەوەمان دەبێت. سەرۆک بایدن بە پوتینیشی گوت بە هێرشی ئەلکترۆنی وەڵام دەداتەوە ئەگەر رووسیا هەر هێرشێکی ئەلکترۆنی بکات. سەرۆک بایدن بە وریاییەوە هەنگاو دەنێت لە هەر جۆرە وەڵامدانەوەیەک کە دەگرێتە بەر و تێدەگات لەوەی کە رووسیا تەنها هێزێکی ئەلکترۆنی نییە بەڵکو لەو بوارەدا زۆر بەتوانایە بەو ئەندازەیە کە دەتوانێت لە ڕێی توانەکانی سایبەری و خۆیەوە زیانی گەورە بە ئەمریکا بگەێنێت. سەرۆک بایدن دەست بەجێ دوای کۆبوونەوە لووتکەیەکەی لەگەڵ پوتن گەڕایەوە بۆ واشنگتن و کۆتایی بە گەشتێکی یەک هەفتەیی هێنا بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو بەری ئەتلەسی لەگەڵ هاوپەیمانەکانی. کاکەدی دەگەڕێنەوە باسەکەی کۆبوونەوە لووتکەیەکەی پوتن و جۆ بایدن هەروکۆزان لە ڕۆژی چوارشەمە کۆتایی پێهات و زۆر جار مرۆڤ لەم جۆرە کۆبوونەوانە بە نیگەرانیەوە یاخۆ بە دڵڕاوکیەوە لێ دەڕوانێت هەندێک خۆشببین و هەندێکیش بەدبین ڕوانین و خوێندنەوەی وێ چیە بۆ ئەو کۆبوونەوە؟ لە ڕاستیە ئێمە ئەگەر سەرنج بدەین لە قەیرانی نێونەتەوەی قەیرانی جەهانی دەبینین کۆمەلگای جیهانی لە هەستیارترین ئاستی خۆیدایە هەر لە شەرقی ئاسیاوە هەتا بگاتە ئوروپا و ڕۆژهەڵاتی ناوین و بڵێن وڵاتانی باکووری ئەفریقا. ئەم کۆبوونەوەی بایدن و پوتین گرنگێکی تایبەتی هەیە بە بیرهێنەرەوەی هەمان کۆبوونەوەیە کە ساڵی 2010 لە نێوان ئۆباما و مدێدیۆف ئەو کات سەرکۆماری رووسیادا بە ئەنجام گەی کە لەوێ بە پرۆتۆکۆلێکیان ئیمزا کرد بە ناوی پەیمانی ڕێسیت یا باشترکردنەوەی پەیوەندیەکانیان. ئەم دانیشتنەی بایدن و پوتین سەرڕای ئەوەی کە شتەکان هێشتا ڕوون نییە چونکە لە دوای پرۆسەیەکی زەمەنی ئەم بڕیاراتانەی ئەمان کە تەنها بڕیاریان داوە قەیرانەکان چارەسەر بکەن بەڵام مەسە بۆ نمونە هەر ئەوەندە بڕیار دراوە کە ئێران دەستی بەچێکی نەوەوی یا بڵێن هەستەیی نەگات. ئەمانە گرینگە لەسەر مەسەلەی قەیرانی قەفقاس هەیە قەیرانی ئۆکراین هەیە لە تورکیە یەکێ لەو کێشانەیە کە لە نێوان ئەمریکا و رووسیەدا تەوافقێکی لەسەر بکرێ و زۆر وڵاتی دیکە کە ئەم کۆبوونەوەیە ئەتوانێت دەستپێکێ بێ بۆ ئارامکردنەوەی قەیرانەکانی دنیا. کاکادی وەکو هەردوو ئاماژەیان پێکرد بایدن و پوتین گوایە ئەم کۆبوونەوە پەیوەندی بە بەرژەوەندەکانی هەردوو وڵاتەوە هەیە بەڵام تا چەند کاریگەری لەسەر بەرژەوەندەکانی وڵاتانی تر هەیە؟
بێگومان ئەم پەیوەندی نێوان ئەمریکا و رووسیا هەر ئەندازەکە بتوانن لێک تێگەیشتن بکەن بەپێی ئەزمموی ڕابردوو لە نێوان دیموکراتەکان و دەوڵەتی رووسیادا هەمیشە لێک تێگەیشتن زیاتر بووە چونکە قۆناغی تا ئیسا بە قۆناغی نوێبوونەوەی شەڕی سارد پێناسە ئەکرێ ئەگەر بەبیر بێنینەوە لە شەڕی داگیرکردنی دوو هەرێمی ئابخازیا و ئوسیتیای باشوور لە گورجستان کێشەی نێوان ئەمریکا و رووسیا کەوتە قۆناغێکی نوێوە کە ئەو کات وەکوتم لە ساڵی 2010 بەپێی پەیمانی ڕێسی توانیان کۆتایی بە قەیرانەکان بێنن و ئەمریکا لە هەندێک کێشەی وڵاتانی کە تازە بە سەربەخۆ گەیشتبوون لە سۆڤێتی پێشوو چاوپۆشی بکەن و دوای ئەوە رووسیەش لە مەسەلەی عێراق و ئەفغانستان و ئەمانە واز بێنێت بەڵام ئەم لێک تێگەیشتن لە ساڵی 2014ەوە کۆتایی پێهات و تا ئیستا نەیانتوان حتا بۆ نمونە کاتێکی لە دواڕۆژەکانی ترامپا کە دەبوو پەیمانی ڕێسی تازە بکرێتەوە لە فێبرواری 2021 نەیانتوانی بۆیە ئەمە زۆر گرینگە ئەم نزیکبوونەوەی ئەم دوانە عادی سۆفیزادە لێکۆڵەر و شارەزای وڵاتانی کەفکاس و ئیران زۆر زۆر سپاس هەر بژێ نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا مانگی سووری کوردی بە درۆشمی تەندروستیتان بۆ ئێمە گرنگە لە ناوچەی قامیشلو لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەستیان بە هەڵمەتی کردووە کە تیمی گەڕۆکی ڕێکخراوەکە بەنیاز گەیشتنە بەو کەسانە لە گوندولادیەکان و قەراغی شاردا دەژیان بۆ دابینکردنی پێداویستە بەناغەیەکانی تەندروستی و لێکۆڵینەوە لە تەندروستی گشتی بە مەبەستی دانانی بنکەیەکی زانیاری تەندروستی. ئەفتیمەک یا هەیوا سۆرئا کوردە گۆ ئامادەکاریان دکە گۆ دەست bi gera xwe ya di nava gundewarên başûrî bajarê Amûdê û Qamişloyê bike. Tîm ji ambulansekê bi hemû pêdivî û alavên tenduristiyê pêk tên her wiha bizîşkek û sê karmend jî alîkar in. Roja sêzdehê vê mehê de dijîr slogana tenduristiya te bi me giring e heyva sor a Kurd dest bi kampanya saxlemiyê kiriye. Kampanya heyva sor ya xalên saxlemiyê yên gerok li gundewarên dûrî bajaran digerin. Li gorî berpirsên kampanyê goda armancên sereke hene. Pêşkêşkirina xizmetên saxlemiyê bê beramber ji bo xelkên herî bi bandor ji rewşa aloz ya aborî adin lêkolîna saxlemiyê li deverê bi giştî pêk bînin û danîna datapêsa saxlemiyê li herêmê. îro em çûn hêlanê û gundê qîra. Gundê hêlanê em çûn dina xweşê korona wana hepkî wedayê wan hepkî taban û me derman ji wan xediman û muayena wan مكسجا وان قرت وصافاتي اولي جوان كر وكيدن جي نخشي وكيدن ام تشوني مثلا وك نخشي ضغطي زاروك مجوان نوجتي لازم يوان ميدانوان گوندن گو دوی گره ده هاتن ارمانشکرین نزدیک 8 کیلومتر دوری باجارانه و تخالک تندرستی لدردورا وان تنه گوندی دیار دکن گو اف جارا یکیه تیمن تندرستی تنه گلوان آریا فاطمه ج گوندی قیرا دبیجه لگوندی وان نخوشن کرونا هنه و پیوستی وان به درمانکرینی هه هاي فاصلاتي قلت لك باشي كورونا قلت هي مع كورونا كتير قلت وزارون قلت هنا قال لك وام دوري قلت بلدن ام دوري عامودين ام دوري حسكين ام دوري باجيرن ام تخازن نقطة طبي للجمع شباب قال لك باشي بو قلت دورا ما قش بين جمع وبرجي وحده زراعي الجمع هبو بيدك يعني قلت دورتي ديه يعني نقطة طبي شيء قال لك باش قال لك كيف يدير فان ودي دور ماشي بك ويمشي بك وواسطة قال لك جانا تنا نجي بيهرن باجر جانا نخش تكفين واسطة تنن ام دمني حيري ام دوري باجر قال لك نشتجهن گوندان داخواز دکن گو لنزیکی هرمین وان خالن تندرستی بینه وکرن داگو او به حسانی نخوشن خو درمان بکن انور عیسی جگوندی قیرایه گریدای تلبراکه دبیجه گو روشا وان پر زحمته و پیدوی وان به آلیکاریه هیه نخواستم گو روشا موسم ایسال پر خراب جالی درمانا جالی کرونا پر بویی و امجی دوری بلدان امکان قل کارم بلدا جبر کرونا افکاری پیراد من قل کی باش ساعت وان خوش درمانج مرح تینن تشتي لازم تینج مره
کامپانیا هیواسۆر ji 6 tîmên tenduristiyê pêktên û gundewarên herêma Qamişlo û navçeyên wê armanc dikin. Gundên got hatin armanjkirin dikevin derdora bajarokê Tirbespiyê, Amûdê, Tilhemîs û Tilbirakê. Zana Umer dengê Amerîka, gundewarê bajarê Tilbirakê. بۆ یەکەم جار ژمارەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و وەرزشی شاخەوانی لە شاخەکانی هەورەمان دەکەن. ئەوان و کەسوکاریان و ژمارەیەک ڕێکخرا و کەسایەتی شاخەوانی هاوکاریان دەکردن و توانیان فەرەتر لە 8 کیلومتر ڕێگا ببرن. ئاستەنگەکانی ژیان هەرچەندە سەخت بن، بەڵام ئیرادەی بەهێزی بەشێک لە مرۆڤەکان ناوەستێنێت. ئێرە ناوچەی هەورامانە. ئەمانیش کەسانی خاوەن پێداویستی تایبەتن لە جۆرەکانی ئۆتیزم و بیرکۆڵ و شەلەل دەماغ و نابین دەیانەوێت شاخەوانی بکەن. ئێمە وەکو شاخەوانانی کوردستان کۆمەڵێک شاخەوان پێگاتوین لە ڕێکخراوی شاخەوانی باواجەی کۆیە. شاراخان سەرپەرشتیاری گەشتەکانی کە بوو کەمەندامان ڕێکی دەخات وەکو شاخەوانی سلێمانی، منیش وەکو دەستی شاخەوانی هەڵابجە بەشداریمان کردو لەم گەشتانەدا کە یارمەتی شاراخان دەدەین بۆ بەڕێوەچوونی کەمەندامان و نەخۆشخانی داون و ئەوانی کە بڵین شەلەل دەماغیانەیە. بەشێک لەوان هەرچەندە منداڵن، بەڵام لە گەشتەکەیاندا بە پشتیوانی خێزانەکانیان و گروپە شاخەوانیەکان 8 کیلۆمەتر لە چەند کاتژمێرێکدا ببڕن. بۆ ساخ و هەڵەمان و لەگەڵ کێ هاتوون بۆ ئێرە؟ من و دەگیم و شیرەز. خۆشە گەشتەوەکەی خۆشە؟ خۆشە. مەلە هەڵەمانێ نەزەڵەگەی نەزەڵەگە هەڵەمان نەزەڵەگەی. من لەگەڵ حاڕەکان هاتین بۆ هارەمان ئێرە نیوەما خوارد. خۆشە. خێزانی منداڵەکان ئاماژە بە سەختی ژیانی دایک و باوکانی خاوەن منداڵی خاوەن پێداویستی تایبەت دەدەن. ئەوان دەڵێن پێویستە حکوومەت هاوکاری ئەم پرۆژانە بکات. منداڵەکان دوای هاتنە دەرەوەیان کاتێک دەچنەوە ماڵەوە دەروونێکی ئارامتریان هەیە. شارە مناڵێکی بیرکۆڵە دواکەوتنی ژیری هەیە، بەڵام بەهرێکی هەیە کە وێنە کێشانە. ئەم چیرۆکەی دروست کرد بە ناوی بێن ئان فێن. بێن گورگە، فێنیش مناڵێکە خاوەن پێداویستی تایبەتە. بێنە بێتە هاوڕێی و لەگەڵ دوو هاوێتی کە سەگ و قرش ئەبنە هاوڕێی فێن و بە دواداچوونی بۆکەن کە سیرەکەن مناڵێکە خاوەن بەهرەیە. وەڵای لەبەرەوەی ینی ئەم پێداویستی زیاترە بڵێن پێویستی بەوە زیاترە، تۆ ناتوانانی وەکو کەسێکی ئاسایی بچیتە هەموو شوێنێک. ئەمانە نازانن بۆستن و نازانن وەکو کەسێکی ئاسایی لە شوێنان ڕابوەستن یان لە شوێنان بە پێی پێویست تۆ چیت بێ بۆ بکەن بەگوێ بکەن. شارە بووەتە دایک و خوشک و کەسی نزیکی منداڵەکان و هەموو خاوەن پێداویستیە تایبەتەکان. ئەو لە بەرامبەر داواکاری بەردەوامی خاوەن پێداویستە تایبەتەکان لە ڕێگەی کەسانی خێرخوازەوە بەردەوام گەشتەکان ڕێک دەخات. تایبەتە بە حاڵەتەکانی ئۆتیزم و خێزانی شەلەل دەماغ و داون لەگەڵ بیرکۆڵ. هەڵبەت ئەمان حاڵەتەکان زیاتر لە مێشکیانایە، جیاوازتر لە نابینا و کەم ئەندام و نابیست. ئەمان تەنها حاڵەتەوەتە جستەیان ساخە، بەڵام ئەو کێشەی کە هەیە لە مێشکیانایە. لە هەرێمی کوردستاندا کەمترین سنتەر بۆ هاوکاریکردنی کەسانی خاوەن پێداویستە تایبەتەکان هەیە. ئەوان بە خۆیان دەڵێن زۆربەی کاتەکانی ژیانیان لە ماڵەوە بەسەردەبەن. پێیان خۆشە هاوکاری ئەم پرۆژانە بکرێت بۆ ئەوەی بەردەوام بن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان. تا بەڕنامەی ئایندەمان شاد و سەرفەراز بن. بمینە.